ئێوارەی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتینەوەی دەی 2019 ڕژێمی تورکیا دەستی کرد بە هێرشێکی هۆڤانە و کوێرانە بۆ سەر ڕۆژائاوای کوردستان و تا ئێستا هێرشەکە بەردەوامە. لە زەوی و لە ئاسمان بە پێشکەوتوترین چەکی سەردەم نەتەوەکەمان قڕ دەکات. دەیەوێت ئەم بەشەی کوردستان داگیر بکات و گۆڕانکاریش بکات لە دیموگرافیای ناوچەکە. بێپەروا لە یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکان و پەیمان نامەی نەتەوەیەکگرتوەکان، هەفدش لەگەڵ تەڤاهی ڕێکەوتن نامە و پەیمان نامەکانی بواری مافی مرۆڤ. بە بەرچاوی ویژدانی مردووی دنیا سەدان کەس بەژن و منداڵ شەهید دەکرێن و سەدان هەزاریشان ناچار دەکرێن بە بەجێهێشتنی زێدی خۆیان و تەسلیم دەکرێن بە قەدەری ئاوارەبوون. ئێمەی کورد ڕاهاتوین و مێژومان لە خاڵێک داوەستاوە و هەمیشە دووبارە دەبێتەوە. ئەوان جەلاد و چەقۆکانیان هەمیشە خوێنی کوردی لێ دەچێ. دەیانەوێ کورد خۆی بچەمێنێ و سەرداری ئەوان و ژێردەستەی خۆی قبول بکات. ئەم خەیاڵەیان سەتان ساڵە. بەڵام هەمووان دەی بەنە ژێرگڵ و نەتەوەکەشمان هەرگیز خۆی ناچەمێنێ و خەباتی بۆ ئازادی بۆ هەمیشە ئاگرێکی نەکوژاوەیە. دوژمن دەتوانێت خاکمان داگیر بکات و لە نیشتیمانەکەمان وە دەرمانێ، بەڵام ناتوانێت عشقی خاک و وڵات لە نێو دڵمان و ڕۆحمان دەربێنێ. ئێمە وەکو پارێزەرانی سۆران ئیدانە و سەرکۆنەی ئەم وەحشی گەریە دەکەین. داوا لە رێکخراوی نەتەوەیەکگرتوەکان و دام و دەستگاکانی یاسای نێودەوڵەتی دەکەین. رێکاری پێویست بگرنە بەر. چونکە ئەم هێرشەی تورکیا پێشێلکردنی زەقی یاسا نێودەوڵەتیەکانە.